یەکێک لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زۆر باب هەر بۆ معلوماتی زۆر کەس پرسیارەکە لە مامۆسارەیە و بۆیاخکردن سەر بۆیاخکردن یا سمێڵ و ڕیشۆمانە ئایا دروستە یا دروست نییە نەک هەر دروستە یەکێکە لە سونەتە گەورەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەمەندەی هانی سەحابەیەوە کەوا بۆیاخ بکەن حتى تەنانەت دەفەرمێ اصبغوا فإن اليهود لا يصبغون ئەڵێ جوولەکە بۆیاخ ناکەن پێیان نین ئەڵێ ئێوە عەکسی ئەوان کەن پێچوانەی ئەوان کەن بۆیاخ بکەن یەکێ لە شتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هانی داین بۆیاخکردنە جا من ئەمڕۆ حەدیثێکیان زۆر سەرنجی ڕاکێشام ئەڵێ یەکێ لەو ڕەنانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر حەزی پێکردو بۆیاخی پێ بکات ڕیشی مبارەکی ئاوا بۆیاخی وەکۆم بۆیاخی ئیسان نەبووە ئەم ڕەنانی کە ئاوا بەکاملی بووە ڕەنی گیاوشن بووە بەکاریان هێناوە ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی واری دەکەوە خەنەی کردووە خەنەی بەکاری هێناوە بۆ بۆیاخکردن تەنانەت یەک دوو تاڵی مبارەکی لای سەلەمە مابووە یەکێ لە هاوڵەکان ئەڵێ کە سەیرم کرد یان یەکێ لە تابعینەکانە کە ئەیگەتەوە دوای کە سەیرم کرد بە خزمەتی و تاڵانە گەیشتم سەیرم کرد سوور بوو کاکە ئەمەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واسن وتێ بەڵێەوە خەنەیە کرد خەنەی لێ ئەدا حەزیە کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم خیزاب بکە خیزاب بۆیاخکردنە بە خەنا بەس یەکێک لەوانی کە زۆر لام عەجیب وەڵێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەی کات زەردی ئەکرد زەرد حەدیثەکان بۆتان بخوێنمەوە لە بوخاری و لە موسلیمە عەبدوڵای کوڕی عومەری گێڕێتەوە ئەفەرمێ وأما الصفرة فإني رأيت رسول الله صلى الله عليه وسلم يصبغ بها فأنا أحب أن أصبغ بها على الزردي خۆم بە چای خۆم عەبدوڵای کوڕی ئیمام عومەری گێڕێتەوە ئەڵێ چەند جار پێغەمبەرم دیوە صلی الله عليه وسلم ڕەسوڵان دیوە صلی الله عليه وسلم کە بە زەرد ڕەنی کردووە بۆیاخی کردووە ڕەنی زەردەکەش گەڕان بە دوای زانم چییە ئەڵێ نەوعە گیایەکیان بەکارهێناوە کە ئەو گیایە ئەگەر بە هەڵەیان نەڕۆشت بم ئەمڕۆ هەرەو گیایە کە زەردەچەوەی لێ دروست دەکرێت ناوی گیاکە گەڕان بە دوایە لە یوتیوب و لەمانە دەرمێنا گیایەکی گوڵم و نازانم بە کوردی خۆمان چی پێ ئەوترێت حتا ناوەکەشی نووسی بۆ ئەگەر لای خۆم لێرە بیدۆزمەوە گیایەکەمی کە زەردەچەوەی لای خۆمان لەوە ئەگیرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ جاری وا بوو لەمە هەڵیەگر ئەیهێنا بە سەری ئەمامەکەشیە بەسەر مێزەرەکەی سەریشیە بە جلەکانی ئەڵێ پێی خۆش بوو بۆنی خۆشە و گیایە زۆر بەس بە ڕیشی مبارەکی ئەڵێ هەمووی پێ زەرد ئەکرد کاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە شتێکی ڕێگە پێدراوە و سنەتی پێغەمبەری خوش بۆ صلی الله عليه وسلم و یەکێکە لە ئاکارە جوانەکانی